لەگەڵ پێشکەوتنەکانی جیهاندا لە ئێستادا کەرتی گەشت و گوزار بۆتە ئەو کەرتەی کە وەک پاڵپشتیەکی گەورەی ئابووری لە هەموو جیهاندا سەیر دەکرێ و وڵاتان بایەق بە کەرتی گەشت و گوزار دەدەن. خۆشبەختانە لە هەرێمی کوردستانیش هەوڵ دراوە ئەم کەرتە پێش بخرێ. لە ئێستادا لە پارێزگای سلێمانی و بەتایبەت لە ناوەندی شاری سلێمانیدا پرۆژەیەکی گەورەی گەشتیاری بەگەڕخراوە. ئەم دیمەنانەی کە لە پشتی منەوە دەبینرێ سەرەتای دەستپێکردن و بەگەڕخستنی ئەم پرۆژەیە کە خۆی دەبینێتەوە لە 5 زۆنی گەشتیاری گەورە کە بە درێژایی لە نێوان دەکرێت بڵین سەرچنار هەتاوەکو کۆتایی شەقامەکانی نزیک بە چەمی قلیاسان و دەچێتە خواردتر بە درێژی ڕێگاکە ژمارێکی زۆر پرۆژەی جوانی گەشتیاری دەبینین کە وەک ئاماژەم پێدا 5 زۆنە و لەلایەن چەند کۆمپانیایەکی خۆماڵیەوە جێبەجێ دەکرێت و خۆشبەختانە ئەوەی کە من بینیومە و دەکرێت لە ئایندەشدا بۆ میدیاکان و بۆ ڕایگەشتی نیشان بدرێ پرۆژەی جوان و ناوازن کە بەڕاستی سەرنجڕاکێشن. ئێمە هاتوین تاوەکو سۆراغێک بکەین تا بزانین میکانیزمی جێبەجێکردنی پرۆژانە چۆنن، دیزاین و ماسەرپلانەکانی چۆنن، کەی پرۆژەکان تەواو دەبن، ئایا هیچ ئاستەنگ و لەمپەرێک لە بەردەم پرۆژانەدا هەیە؟ هەر بۆیە لەگەڵمانە بن لە سۆراغ تاوەکو لەگەڵ ئەو کۆمپانیانە گفتوگۆ بکەین کە ئەرکی جێبەجێکردنی ئەم پرۆژانیان پێس پێراوە و پێتان بڵین ئایندەی کەرتی گەشت و گوزار و گەشتیاری لە سلەیمانی بەرەوچۆ دەچێت. هاتوومەتە نووسینگەی سلەیمانی جێگیری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و لەگەڵ مامۆستا عەتا وەک بەڕێوەبەری نووسینگەی جێگیری سەرۆکی حکوومەت گفتوگۆ دەکەم سەبارەت بە پرۆژەکە. مامۆستا عەتا سواز بۆم دەرفەتە ماندوومان کردی. با دەواازەی گفتوگۆکەمان بۆ بەیانی ئەگەر تیشکێکم بۆ بخیتە سەر ئەو هەڵمەتی کە دەستان پێ کردووە بە پاڵپشتی بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت بۆ ئاوادانکردنەوەی سلەیمانی و پێشخستنی کەرتی گەشتیاری لەم ناوچەیە دەکرێت پێم بڵێ ئێستا گەیشتوونەتە چۆ و ئەم پرۆژەیە بەردەوامە. زۆر سپاس بۆ ئێوە. لە ساڵی 2022 لە مانگی 3 بەڕێز کاقوبا تاڵەبانی وەکو جێگیری سەرۆکوەزیران داوای لێکردین کاڵسەنگاندنێ بکەین بۆ کەرتی تایبەت و پرۆژەکانی کەرتی تایبەت و بە تایبەتی پرۆژەکانی بواری وەبەرهێنان لە سلێمانی ئایا لە چ قۆناغێکە. دوای هەڵسەنگاندنەکە بمان دەرکەوت کە ڕۆتین و گرفتەکانی ڕۆتین و کەمی پەیوەندی یا لاوەزی پەیوەندی نێوان دایرەکانی سلێمانی کێشەیەکی گەورەی دروست کردووە بۆ ئەوەی پرۆژە لە سلێمانی بچێتە سەر پێی خۆی و ئەم ڕۆتینانە بە شێوازێک بوو کە تەحەدێکی زۆر پرۆژەکانی مت کرد بوو ڕایگرتە بوو. بۆیە دوای چەند هەنگاوێک لە 4 نۆی ساڵی 2022 بەڕێز قوبا تاڵەبانی کۆبوونەوەیکی کرد بە سەرجەم بەڕێوەبەرە گشتیەکانی ئەم سنوورە و لەوێ پێی ڕاگەیاندن هەر بەڕێوەبەرێکی گشتی و هەر کەسێک لە هەر پلۆپایەکایە ئاسانکاری نەکا بۆ ئەوەی پرۆژەی خزمەتگوزاری لە سلێمانی جێبەجێ بکرێ بە توندی محاسەبا کرێ. لەو قۆناغەوە گۆڕانکاریی گەورە لە سلێمانی ڕوویا لە پرۆژەکانی وەبەرهێنان و پرۆژەکانی کەرتی تایبەت بەگشتی. لە ساڵی 2022-2023 تەرکیزمان لەسەر پرۆژەکانی وەبەرهێنان بوو لە بواری خانوبەرە و هەندێک بواری تری وەکو کشت و کاڵی و پرۆژی ژمارەی لە پرۆژەی کەم لە بواری گەشت و گوزار و بواری پیشەسازی. لە ساڵی 2024 تەرکیزی یەکەمی پلانی گەشەپێدانی سلێمانی لە بواری وەبەرهێنان هاتە سەر 2 بواری سەرەکی کەویش پیشەسازی و گەشت و گوزاریە. ئێستا لە قۆناغێکی باشین لە پرۆژەکانی گەشت و گوزاری لەسەر ئاستی پارێزگای سلێمانی، ئیدارەی ڕاپەڕین، ئیدارەی گەرمیان و پارێزگای هەڵەبجە ئێستا ژمارەی زۆر لەسەر پێەیە. لەگەڵ بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی سلەیمانی گفتوگۆ دەکەم و تاکو بزانم وەک کۆبەرهێنانی سلەیمانی چۆن هاوکار و پاڵپشتی ئەم پرۆژە استراتیژیە دەبن. کاگامانشە ئەگەر بکرێت لە تێڕوانینی خۆتانەوەکو وەبەرهێنان باسێکی ئەم پرۆژە گەشتیاریەمان بۆ بکەن بۆ پێی کە باسی ئەوە دەکرێت پرۆژەکە پرۆژێکی گەورە و استراتیژی و خزمەتێکی گەورەش بە سلەیمانی دەکات. بەڵێ پێشەکی بەخێر بێن سڵاو لە بینەرانی کورسات. پرۆژەی زۆنە گەشتیارەکانی سلێمانی لەو پرۆژە استراتیجیانن کە بە سەرپەرشی بەڕێز قوبا تاڵەبانی دەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەم پرۆژە لە 5 زۆنی گەشتیاری پێکاتووە و قەبارەی ئەو زەویانی کە بۆ ئەم پرۆژەیە زیاترە لە 2000 دۆنم کە لە چەمی بڵین لە پردی ئاوبارەوە بڵین درێژە بێتەوە تا ئەگا بە
سەرچنار و دوایش ئەگا بە نزیک بە هەناران ڕێڕەوی هەموو ڕێڕەوی ئاوی سەرچنار بەم پرۆژەیەدا تێ ئەپەڕێت. طبعاً پرۆژەکە گرنگیەکی زۆری هەیە و پرۆژێکی استراتیج لە چەند ڕوویەکەوە. استراتیج لەوەی کە ئەم جێگەی ئەبێ بە جێگەیەکی گەشتیاری زۆر گرنگی جیاواز کە پێشتر سلێمانی بە خۆیەوە نەبینیەوە لە ڕووی بنیادنانەوە و لە ڕووی جوانکاریەوە و لە ڕووی پێکاتەوە و استراتیجە بە معنای قەبارەی ئەو سەرمایە گوزاری کە تێیدا ئەکرێ پێشبینی ئەەکەین کە تا 1.5 ملیار دۆلار سەرمایە گوزاری تێدا بکرێ. ئەمەش دەرخەری استراتیجی پرۆژەکەی و گرنگی و کاریگەری پرۆژەکە دەرەخا لەسەر گەشەپێدانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاحی لە شاری سلێمانیدا. بەڵێ ئەم پرۆژە ئێستا خۆناغی زۆری بڕیوە بە پێی زۆنە گەشتیارەکان بە پێی هەر زۆنێ مامەڵی لەگەڵاکرێ. ئەوەی کە زۆر جێگەی دڵخۆشیە لە زۆنی سێدا کارکردن دەستی پێکردووە و لە زۆنی 1 و 2دا مامەڵەکان زۆر بەرەو پێچنەوە بە زووتری کات ئەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئێرە بەڕێوەبەرەتی گەشت و گوزاری سلەیمانیە و لەگەڵ بەڕێوەبەرەتیەکە قسە دەکەم تا بزانم ئەم پرۆژەیە تا چەند کاریگەری لەسەر کەرتی گەشت و گوزار لە پارێزگای سلێمانی دروست دەکات. شانازخان زۆر سپاس بۆم دەرفەتە. وەک بەڕێوەبەری گەشت و گوزار دەمەوێت زانیاریم بیتێ لەسەر ئەم پرۆژە گەشتیاریە گرنگەی کە بڕیاردراوە لە پارێزگای سلێمانی جێبەجێ بکرێ. پرۆژەکە چ کاریگەریەشێ بە لەسەر ئایندەی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بەگشتی و لە پارێزگای سلێمانی بەتایبەتی. زۆر بەخێربێن. ئێمە چەند جارێ باسمان کردووە کە چەند پرۆژەیەکمان هەیە و لە ڕێکارەکانین لە ئامادەکردنین، بەڵام متوانم لە ئیستا بڵێن ئێمە لە قۆناغی پێشکەوتووی ئامادەکارین بۆ ئەم پرۆژانە. پرۆژەکانمان لەسەر ڕووبەری زۆر گەورن، واتە پرۆژەکان بە پرۆژەی استراتیجی هەژمارەکرێ، چالاکی زۆر لە خۆگرێ. پرۆژەکان سەردەمیانەیە هەرەوە نییە گەشتیاریە، بەڵکو کۆمەڵێک چالاکی کەیە کە بازرگانیە و کۆمەڵشتی کەشە کە هەمووی لەگەڵ گەشتیاریە ئەبێتە پرۆژەیەکی گەورە و بۆ خزمەتی سلێمانی. ئێمە تا ئیستا لە سلێمانی پرۆژەی جوانمان هەیە، شوێن و سروشتی جوانمان هەیە، بەڵام پرۆژەی وا گەورەمان نییە بۆ گەشت و گوزار. بۆیە ئەم پرۆژانە کاریگەریەکی زۆر گرنگی ئەبێ بۆ پەرەپێدانی کەرتی گەشت و گوزار لە شاری سلێمانی. بەڕێوەبەری بەشی ئەندازیاری کۆمپانیای ساوس کوردستانم هێناوەتە ئەو زۆنە گەشتیاری کە ئەوان کاری تێدا دەکەن و بڕیاروایە لە ئایندەیەکی نزیکدا دەست بە جێبەجێکردنی پرۆژەکە بکەن و لێرە زانیاری لێوەردەگرن. کاکەوان زۆر سپاس بۆم دەرفەتە. پێم بڵە بزانم بەگشتی باسێکی پرۆژەکەم بۆ بکە، ئەو بەشانە چییە کە لێرە جێبەجێکەن و کەی دەست بەکارەکەن و پێشبینیەکەی کەی پرۆژەکە تاوا بێت. سڵاو کاک سەرتیب لە توی ئەزیز و بینەرانی ئەزیز، زۆر سپاس. ئەم کاتەیەوە باش. سەرەتا ئێمە وەکو کۆمپانیای ساوس کوردستان ئینستیت کە بەشێکە لە ساوس کوردستان گروپ پرۆژەیەکمان هەیە لەسەر کۆرنیشی دەروازە، پرۆژەی SK Space کە پرۆژەکە پێکاتوە لە 2 بەش، پرۆژەی گەشتیاری و پرۆژەی نیشتەجێبوون. ئەنی هەم گەشتیاری هەم نیشتەجێبوونە. باشە. لەسەر ڕووبەری 16,000 متر دووجا پرۆژەکە ئەنجامەدرێ و بەشی کۆرنیشی پرۆژەکە 22,000 متر دووجایە. ئەم شوێنی ئێمە لە ئێستاون کوێی پرۆژەکەیە بە ئەمە تقریبەن ناوەندی پرۆژەکەیە. هەستەکەم شوێنێکی زۆر سەرنجڕاکێشە چکە پێشتر لە ناو مۆبایلەکەت پیشانە دام کە شتێکی زۆر جوان و ناوازە دەرەچێت. بە تاکیش دیزایانی پرۆژەکە شتێکی زۆر جیاوازە بۆ سلێمانی و ناوچەکە کە سەرجەم چالاکی هەمە جۆری گەشتیاری و بازرگانی لە خۆ گرتووە لەگەڵ یەکەی نیشتەجێبوون و سەوزایەکی تەواو بۆ پرۆژەکە. لە پرۆژەکەیە ڕێژەی لە 125 سەوزایی ڕێژەی لە 125مان تەرخان کردووە بۆ سەوزایی کە نزیکەی 70,000 متر دووجایە، کە ئەمە ڕێژەیەکی زۆر باشە بۆ پرۆژێکی نیشتەجێبوونی ئەوها. تەنها لە 13.4 یەکەی نیشتەجێبوونە کە ڕێژەیەکی کەمی پرۆژەکەمان بۆ یەکی نیشتەجێبوون میەکەن بە پشقە و بە ڤێلا و
هیچ نامێنێتوانی زۆرینەی پرۆژەی خزمەت گوزاری و گەشتیاری گەشتیاریە بەڵێ بە تاکید باشە. پرۆژەکەمان زیاتر گەشتیاری و سەوزایی لە خۆ گرتووە. گروپی کۆمپانیەکانی دەواازی گەرمیانی ژێکێکی دیکە لەو کۆمپانیانی کە زۆنێکی گەشتیاری پێسپێردراوە تاوەکو کاری تێدا بکە لەگەڵ بەڕێوبەری بەشی مارکتین و فرۆشتنی کۆمپانیەکە قسە دەکەم. کاکژیر ئەکرێ باسێکی ئەم زۆنم بۆ بکەی کە بە کۆمپانیەکە ئێوە سپێردراوە لە چوارچێوە پرۆژە گەشتیارێ گەورەی کە هەیە؟ بەڵێ وەکو ئەم پرۆژەی ئێمە زۆنی سینەوە زۆنی سێ کە دەستمان پێ کردووە کەمتر لە 2 مانگە وەکو ئەیبینین ئیشێکی زۆر باشکراوە لە پرۆژەکەیە. پرۆژەکە بە شێوەیەکی گشتی پێکاتووە لە 3 سێکتەر، سێکتەرێکی گەورەی بۆ گەشتیاریە و سێکتەرێکمان بازرگانی و بەشێکی دیاریکراویشمان بۆ نیشتەجێبوونە. وەکو پرۆژەکە پێک هاتووە لە چەند خزمەت گوزاریە کە تا ئێستا لە شاری سلێمانی و چواردەوریشە دروست نەکراوەم شێوازە، ئەویش بوونی کۆرنیشەکە. ئەم کۆرنیشە کیلۆمەتر و نیوێک درێژیەکەیەتی کە ئەم بەراوبەری چەمی قلیاسانە بێ و لە نێوانیان تەبان ئاومان هەیە، ئەم ئاوە بەبینی کۆرنیشەکەیە دێتە خوارەوە. ئەم دیوەنانی کە دەیبینن بەشێکن لەو نەخشە و دیزاینانەی کە بڕیاروە لە کۆی گشتی پرۆژەکەدا جێبەجێ بکرێ و ببێتە پرۆژێکی تەواو سەردەمیانە و چەندین چالاکی جۆرا و جۆر لە خۆ بگرێت و پرۆژێکی گشتی و کراوە بێ و سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بتوانن سەردانی بکەن. مامۆستا ئێمە دیارە فۆکەسمان لەسەر بابەتی ئەم پرۆژە گەشتیاریە کە ئێستا لە سلێمانی بەکارخراوە. ئەکرێت جەنابەت پێم بڵێ ئەنی بایەخ و گرنگی ئەم پرۆژەیە لەم سەر وەختەدا بۆ سلێمانی چییە؟ بە دڵنیایی پرۆژەکانی گەشت و گوزار کە ئێستا لە 5 زۆنی شاری سلێمانی لە ناوەڕاستی شاری سلێمانی جێبەجێکرێت کە پێوترێت زۆنەکانی بەکرەجۆ، قلیاسان، سەرچنار گرنگیکی زۆری هەیە. ئەم پرۆژانە سەرمایەکەیان ئەچێتە سەر و 2 ملیار دۆلارەوە. ئەم پرۆژانە گەشتێکی گرنگ ئەیان و گەشتێکی تایبەت ئەدەن بە بواری گەشت و گوزار و جوڵەی ئابووری لە سلێمانی. ئەم پرۆژانە پرۆژەی نەوعین جیاوازن لە هەموو پرۆژانی کە لە سەرتاسەری عێراق کراوە. بۆ یەکەمین جار کۆرنیشێک لە دوای کۆرنیشی کەلار کۆرنیشێکی تازە دروستەکرێ لە سلێمانی کە سەرچاوی ئاوەکەی لە بەنداوی چەقچەقەوەیەتە خوارەوە بە درێژایی 6 کیلۆمەتر بە سەرچنار و چەقچەق و بەکرەجوایەتی ئەپەڕێ و ئەڕواتە خوارەوە. ئەم کۆرنیشانە کۆمەڵێک پرۆژی جیاوازی لەسەرە کە سەرجەمیان گەشتیاری و تەرفیهی و پرۆژن بۆ ئەوەی گەشتیارێکی زۆر بۆ سلێمانی ڕابکێشن و ئەمەژە بێتە هۆی ئەوەی کە داهات لە سلێمانی زیاد بکە و جوڵەی ئابووری لە سلێمانی بچێتە قۆناغێکی بەهێزتر و تونترەوە. لە ئێستا پرۆژەکان لە زۆنی 1 دەستی پێکردووە، لە زۆنی 2 لە کارکردنایەوە، لە زۆنی 3 زۆر بە چڕی، زۆنی 4 و 5 ماوە کە ئامادەکاریەکان و لایەن ئەندازیارەکانی ماوە تەواو بکرێ، ئەوانش بە و نزیکان ئەچنە قۆناغی جێبەجێکردن و کارکردنەوە. بەر لە تۆمارکردنی بەرنامەکە بەوردی لە ڕووی گەشتیاریەوە بۆت باسکردم کەشتی جیاواز لەم پرۆژەیە هەیە، بۆیە حەزەکەم خەڵک لە زاری جەنابتەوە ببیستی ئەگەر بکرێ پێم بڵێ بزانم پێکاتە و ناوەڕۆکی پرۆژەکانی وردەکارەکانی چییە؟ ئەوەی کە زۆر گرنگە لەم پرۆژەدا بە یەک پاکێجە، واتە کۆی گشتی هەر 5 زۆنەکە لە کۆرنیشێکی زۆر جوان پێکاتووە کە ڕێڕەوی ئاوەکەی لەسرە و پاشان لە چەند بلوارێکی ئاوی زۆر گرنگ پێکاتوە بۆ کۆی گشتی زۆنەکان و ئەمە جگەل لە سەوزایی جگەل لە شەقامی دووسایدی لە هەردوو بەری کۆرنیشەکەدا وە پرۆژەکان کۆمەڵە پێکهاتەی ناوازی گەشتیاری تێدایە لە هەموو جۆرەکان لە خۆ ئەگرێ و کۆمەڵێک چالاکی بازرگانی تێدایە بۆ براندە جیهانیەکان و لە پێکاتە گەشتیاریەکاندا کۆمەڵە براندی جیهانی لە ڕووی ڕیستۆران، لە ڕووی چالاکی مۆتێل و ئوتێل و ئەم بابەتانەیەتە ناو زۆنە گەشتیاریەکانەوە و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەم زۆنە گەشتیارانە تەواوکەری یەکتریە بن، واتە یەک سیلسیلەی پرۆژە ئەبن بە 5 زۆنی جیاواز و چونکە پرۆژەکە جێگی خۆشحاڵیە لە پلانەکەدا بەم شکڵە هاتووە ئەم پرۆژەی داخراو نابن، کۆی گشتی کۆرنیشەکان و کۆی گشتی ڕێڕەوە ئاوەکان، بلوارە ئاوەکان، سەوزایەکان، چالاکیەکان بە پەبلیکی ئەمێنێتەوە، واتە پرۆژەکان لە هەموو کەسێ بۆ هەموو کەسێ بە ئاسانی بەبێ هیچ گرفتی وەکو بەشێک لە گەڕێکێکی شاری سلێمانی ئەتوانێت سەردانی ئەم
کۆڕنیشانە بکە سەردانی ئەم چالاکیە گەشتیاریانە بکە کە لە ناو پرۆژەکەە بەڵێ پرۆژەکە کۆمەڵێک ئەکواپارکی گەوری ئاوی تێدایە کۆمەڵێک لە مەلەوانگە لە چالاکی وەرزشی لە مەسلەی ڕیستۆرانت و کافی و براندە جیهانیەکان و حتا بوونی سکەی قیتا تەلەفریک کۆمەڵە چالاکی تێدایە کە هەمووی گرنگیەکی زۆ زۆری هەیە لە ڕووی گەشتیاریەوە و یەکێکی کە لە گرنگیەکانی ئەم پرۆژەوەی کە بە یەک پاکێژ تاوکەری یەکتریە بن واتە زۆنی یەک ئەبێ بە پاکێجێک تاوکەری زۆنی دووە بێ بەم شێوازە لە هەمووی گرنگتر کە باسی ڕێڕەوی ئاوی سەرچنارەکەین کە باسی بلوارەکانی ئاوەکەین کە باسی کۆڕنیشەکەکەین ئەم پرۆژێ دوو بەنداوی گەورەی لەسەر دروست ئەکرێ وەکو دڵی پرۆژەکە بۆ تەختی بەردەوامی چواروەرزی ئاو بۆ کۆڕنیشەکان کە خۆشبەختانە بە چاودێری جەنابی کاقوبات ئێستا کارکردن لە یەکێک لە بەنداوەکانە دەستی پێکردووە و کاری جدی تێدا ئەکرێ و بەندای دووەمیش بە زووترین کات ئەچێتە بواری جێبەجێکردنەوە. شانەسخان قسەکانی پێشتر ئاماژەیەکی بۆ من دروست کرد کە ئێمە ڕاستە پرۆژەی گەشت و گوزارمان زۆرە بەڵام پێویستە زیاترمان هەبێ هەر بۆیە لە پاڵم پرۆژێشە ئەبێ و بەردەوام پلانی گەشت و گوزاری باشتانە بیانی ئەتانەوێت هەر لەم پرۆژەیە بستنیان بەرنامەی تیژ لە ئارایە بۆی زنجیرە پرۆژێکی دی گەشت و گوزاری هەبێ لە سلەیمانی بەتەکید ئێمە پرۆژەیەکەمان زۆر هەیە و بەڕاستی ئەم پرۆژانە شەر حەزەکەم ئاماژەی پێم بەسپاسەوە جەنابی کاقوبات جێگیری سەرۆکی حکومەت ڕاستەوخۆ سەرپەرشتیەکە ڕاستەوخۆ ئاگای لەم پرۆژانەیە هەموو ڕێکارەکانی چۆن ئەبڕێ بە پاڵپشتی ئەویشتوانیمانە بگەینە ئەم قۆناغە ئێمە لە ئیستەیە چەند پرۆژەیەکمان هەیە کە زۆر لە قۆناغی پێشکەوتویان و ئیشەڵا لە داهاتوویەکی نزیکە دەست بەکار ئەبن و ئەوەی کە دڵخۆشکەریشە ئێمە ئەم پرۆژانە لەسەر 5 زۆنی گەشتیاری ئەکرێ ناو سلێمانی تەقسیم کرا بۆ 5 زۆنی گەشتیاری لە ناو هەموو زۆنەکانە چەندی قلیاسان تێ ئەپەڕێ ئێمە یەکەم شت بۆ هەر پرۆژەیەک دەست پێ ئەەکەین بە خزمەتگوزاریە گشتەکان بەوەیە کە ئێمە ڕاڕەوی چەمەکە دروست بکرێ و قەراغەکانی ئەم لاولای کە ئەبێتە شوێنێکی پیادەڕەوی و خزمەتگوزاریەکی گشتی بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی و گەشتیارانمان ئێمە لە مەشانەوەستاوین ئێمە لە ئیستا بڵێ چەند پرۆژەیەکمان هەیە بەڵام پلانی داهاتوومان هەر چەند پرۆژەیەکی کەیە کە بە هەمان شێوە لەسەر ڕوبەری زۆر گەورە هەر دروست دەکرێ و چالاکی زۆر لە خۆ ئەگرێ و پرۆژەکان زۆر سەردەمیانەیە. کاکڕەوەند ئەمێ باسیەوەم بۆ بکەی چۆن بڕیارتاننا ئەم زۆنەی پرۆژەکە وەربگرن ینی بەڕاستی ئەم پرۆژە گەشتیاریانەوەی کە من بینیم و لە زاری جەنابتەوە پێش پرۆگرامەکەش بیستم ینی توانایەکی باش شێوێ کە بتوانی ئەم پرۆژەیە جێبەجێ بکەی پێ دوایە توان زاڵ بن بەسەر بەربەست و ئاستەنگەکانی ناو پرۆژەکە ویشەڵا شتێکی باش و جوان بکەن و لە کاتی خۆشتاوە بێ بەتاکیید کاک سەرتی بەدڵنیاییەوە ئێمە وەکو کۆمپانیای ساوس کوردستان گروپ کە خاوەنی چەند پرۆژەی جیاوازین لە شاری سلێمانی و شارەکانی تر بە تاکیید لە کاتی دیاریکراوی خۆیدا پرۆژەکە تەواوەکەین و لەوادەی خۆیدا تەسلیمی خاوەن یەکەی نیشتەجێبوونەکانیەکەین ئەو پرۆژەیە سەرجەمی پێکەوە بێ هەم گەشتیارێکی هەم نیشتەجێبوونەکەی بەڵێ یەک پاکێجە هەردووشیان بە یەکەوە تەواو بێت لەگە پرۆژەی کۆڕنیشیش لە دوای پرۆژەی هینەکە لەگە پرۆژەی نیشتەجێبوونەکە پرۆژەی کۆڕنیشیش تەواوکرد سەررجەمیێوانەی ئیشەکەن لێرە دەستی کاری خۆماڵیە بن هەر لە دیزایانی پرۆژەکەمانەوە ئێمە دیزایانی پرۆژەکەمان تیمی ئەندازیاری ساوس کوردستان ئیستیت دیزایانی پرۆژەکەی ئەنجام ماوە کە تیمی ئەندازیاری خۆماڵین کوردن کە دیزایانی پرۆژەکەیان ئەنجام ماوە و هەلی کارێکی زۆر باشە بێت بۆ کەسانی کە لەم پرۆژەیە کارەکەن و پرۆژەی گەورە و ناوازێ بۆ ئەم منتیقەیە. ئەو تێچووی کە بۆ پرۆژەکە تەرخان کراوە ئەکرێ پێم بڵێ چەندە و چاوەڕێ ئەکرێت لە وادەی خۆیدا ئەم زۆنی کە بەیەوە سپێراوە تەواوی بکەن و هیچ گرفتێکتان بۆ دروست نەبێت؟ بەڵێ وەکو تێچووی پرۆژەکە نزیکەی 250 ملیۆن دۆلارە و بۆ تەواوکردنی مەشروعەکە ئێمە سەرەتا لە کۆڕنیشەکەەوە دەستمان پێکردووە کە ئەویش چەند بلۆکێک لە خۆ ئەگرێ لە ئێستا ئەمە بلۆکێکە لە دوکانەکان کە دروست کراوە سەرەتا بۆکو تاواکردنی کۆڕنیشەکە ماوەی ساڵ و نیەک تا 2 ساڵێکی پێچ ئینشاڵە
ینی لە وادەی خۆیان تەواوێکن ئینشاءڵە بەڵێ چونکە وەکو کۆمپانیای جێبەجەکەش دەورە بینە ئێمە کۆمپانیای پات هۆڵیدەی کە سەر بە گروپی کۆمپانیەکانی دەواازی گەرمیانە لەلایەن کار علیهادیەوە خۆی سەرپەرشتی پرۆژەکەکە و هەم جێگری سەرۆشی حکوومەتی شکا قوبات تاڵەبانی لە نزیکەوە سەرپەرشتی پرۆژەکەکە ئینشاءڵە لە کاتی دیاریکراوی خۆیان بگرە زووتیش تاوەکە ئەوەی کە بۆ خەڵک گرنگە بەڕاستی ینی خزمەتگوزاری و ئەو سێکتەرانەیە کە بۆ ژیانی ڕۆژانی خەڵک پێویستن دەزانیت کە لە ساڵانی ڕابردوو ڕەنگە پارێزگای سلێمانی لە چاو پارێزگاکانی ترا کەمتر شتی بۆ کرابێ بەڵام خۆشبەختانەوە کۆجەنا بە ئاماژت پێدا کە ئەم کاروانە دەچی پێکرۆ بەردەوامانی گەشتبینن لەوەی کە لە چەند ساڵی داهاتوو باشتر و وەزەقتر دەستی ئاوەدانی بەم پارێزگایەوە ببینین بە دڵنیاییەوە وەکو بەڕێزت باسی کرد لە چەند ساڵی پێشوە بەهۆی ئەو بارودۆخە دارایی خراپەوە بەهۆی ئەو ڕۆتیناتە زۆرە و نەبوونی سەرچاوی دارایی جگە لە سەرچاوە دارایە ناوخۆیەکانی سلێمانی کەمترین پرۆژە لە سلێمانی کراوە پرۆژەکانی چکەرتی گشتی چکەرتی تایبەت بۆ ئێمە هاتین باڵانسێکمان بە پرۆژەکانی کەرتی تایبەت دروست کرد لە 2022 تاوەکو ئێستا ئەو ژمارە زۆرە لە پرۆژەکە لە سلێمانی کراوە هاوشانی ئەوە ژمارە پرۆژە زۆرەی کە بۆ بەرهێنان کردویانە بەخشینیان بۆ سلێمانی کردووە سلێمانی بروێتە قۆناغێکی جوانتر لە ئاوەدانی لە دروستکردنی پرد و ئەندەرپاس و ئۆڤەرپاس و جادە و شەقام و کۆڵان و کۆنکرێت و خیر و دروستکردنی چەندین پارک و ئەو ئاوەدانیەشی کە لە ڕووی بیناسازیەوە بە سلێمانیەوە دیارە تابان ئەمەش بەشێکی لە کەلار و گەرمیانە بەشێکی لە هەڵەبجەیە بەشێکی لە ڕانی دەستی پێکردووە بە دڵنیایمە بەردەوامە بێ و ئێمە ئەتوانم بڵێم لە ساڵی 2028 بۆ 29 سلێمانێکی تر و سلێمانێکی جیاوازترە بینی هەموو ئەو پرۆژانی کە جێبەجێ دەکرێنەوە بەرهێنان سەرپەرشتیەکە خەڵک زۆر بەتاسێ بۆی کە بزانە لە سات و وادی خۆی تەواوەکرێ جەنا بدیانی بە پێوە سنگاندانی کە بۆتان کردووە پێشبینیەکەنم پرۆژەیە لە وادی خۆی تەواو بێەوە کەی تەواو بێ ئەو کۆمپانیانی کە ئەرکی جێبەجێکردنی پرۆژێتان پێسپێر دوونیانی توانای جێبەجێکردنی پرۆژەکانەیە بەباشی سەرەتا ئێمە ئەو کۆمپانیانەی کە تا ئێستا بەشێکی زۆری ینی کۆمپانیەکان هەڵبژێراوە بە پی زۆنەکان ئەم کۆمپانیانە کە ئێمە خیبرێکی پێشوەختمان لەگەڵیان هەیە لە توانای دارایی لە توانای جێبەجێکردنی پرۆژە و ئەمانە ینی پابندیان خراوەتە سەر پابندی لە جێبەجێکردنی پرۆژەکە و پابندبوون بەو پلانی کە داڕێژاوە بۆ زۆنە گەشتیارەکان ئەمە لەلایەکی کە ماوەی جێبەجێکردنی پرۆژە بڵێن بابەتێکی هەندەسیە و بابەتێکی هوەریە واتە ئێمە تایم تەیبڵمانە بێ بۆ هەر پرۆژەیەکە لە هەر زۆنێکە دروستەکرێت تایم تەیبڵێکی تایبەتمانە بێت بەپێی ئەو پرۆژانی کە پێشتر جێبەجێ کراوە لە لای ئێمە تایم تەیبڵی ئەم جۆرە پرۆژانە لە نێوان 3 بۆ 5 ساڵ ئەبێ واتە لە 3 ساڵ بۆ 5 ساڵ بەڵام وامان داناوە کە پلانی ئەوەمان داناوە لە تایم تەیبڵەکەدا بەشە چالاکێک گەشتیاری و بازرگانیەکان لەگەڵ بلواری ئاوەکە لەگەڵ کۆرنیشەکان پێشەخەین واتە ئەیخینە قۆناغی یەکەمی جێبەجێکردنەوە بۆ ئەوەی بە زووترین کات چالاکێک گەشتیاری و بازرگانی و کۆرنیش و سەوزای و جادەوبان و هەموو پێکاتە گەشتیارەکان زووتر بخینە خزمەتی خەڵکەوە و بەشەکانی کە بکەوێتە ستێپی کۆتایی جێبەجێکردنەوە یعنی ئەم پلانە گەر بەم شێوە کە ئەمانوێ ئاڕاستەی بکەین ئەتوانم بڵێم لە فتری زەمەنی قیاسی کە لە ڕووی هوەریەوە هەموو پرۆژەکان لە کاتی خۆیان جێبەجێ دەکرێت. شاناسخان خۆ دەزانیانی لە هەموو کۆمەلگایەکە چین و توێژی جیاواسەیە و گرنگە ئەم پرۆژە گەشتیارانە پرۆژەی گشتی بن بۆ هەموو خەڵکێک بن لەسەر ئاستی جیاواز ئایا نی ئەم پرۆژانە کە دروست کراوانی ڕەچاوی دۆخ و گوزەرانی خەڵکتان کردو بۆی هەموو کەسێک توانای سەردانیکردنی شوێنەی هەبێ وەکو ئیستا باسم کرد بە تەکید ئێمە ڕەچاوی ئەوە ئەکرین کە بۆ هەموو چینێک بێ و ئێمەش لەسەرتاوە دەست پێ ئەەکەین بە خزمەتگوزاریە گشتەکان کە بۆ هەموو خەڵک بێ و قۆرغ نەکرێت تەنیا بۆ یەک چین یا بۆ تەنیا یەک کەس و بەس بۆ پرۆژەیەک بێ بۆ ئەوانەیە کە لە ناو پرۆژەکە یابن نەخێر بەڵکو پرۆژەیەکی کراوە ئەبێ هەموو خەڵکیش ئەتوانێت سوودی لێ ببینێ و سەردانی بکات ئەو شتانی کە لە نێو پرۆژەکە بنیاندراونەنی دڵنیام کە بەڕاوێژ لەگەڵ گەشت و گوزارم پرۆژانە جێبەجێکرێ شتی سەردەمیانە و ئەبدەیتی تازەن بە تەکید خۆی لەسەر ئەو ئەساسە کاقوبات ئەم پرۆژانەی پەسەند کردووە کە پرۆژەکان پرۆژەی گەورە بن چالاکی سەردەمیانە بێ هەموو ئەوانەی کە لە سلێمانیانێ لەم پرۆژانە جێگەی بکرێتەوە و بە پرۆژەی گەورە ئەم خزمەتگوزاریانە پێشکەشکەینەوە بۆ هاوڵاتیان و گەشتیاران. کاگڕەوەند زۆر گرنگە ئەم جۆرە پرۆژە خزمەتگوزاریانە کە دروستەکرێ پرۆژەی گشتی بن ینی خەڵک بەبێ جیاوازی بتوانێت سەردانی بکە هەر بە زمانێکی سادە بۆ نمونە
تەنها بۆ چین و توێژێک نەبێ خەڵکیشی ئاسایش بتوانێت بێتام شوێنانی ئەم پرۆژەیە کە لێرە جێبەجێکرێ هەموو هاوڵاتێکی ئاسایەتوانێت سەردانی پیانی پرۆژێکی کراوەیە بەڵێ بە دڵنیاییەوە ئەم پرۆژەیەکی گشتیە کە هەموو هاوڵاتیانی سلێمانی و هەموو هاوڵاتیانی ناوچەکە ئەتوانن سەردانی ئەم پرۆژەیە بکەن ئەوەی لە دەروی کوردستان بێتوان سەردانی پرۆژەکە کە هەم ڕاکێشانی گەشتیارێکی زۆرە بۆ ناو سلێمانی و پرۆژەی هاوشێوەکانی تر کە ڕاکێشانی گەشتیار بۆیە پرسیارم لاگەڵاڵە بووتەوە بەشێکی نیشتە جێبوونەوتم نەوەک بۆ نمونە پرۆژەکە لە چوارچەوەی سیتیەکدا بێیان پرۆژێکی داخرا بێ بەشێکمان بەشێکی نیشتەجێبوونە کە بەڵام بەشێکی زۆر کەمی پرۆژەکەی زیاتر ئیحتیمام دراوە گرنگی دراوە بە بەشی گەشتیاری پرۆژەکە کە جوانێکی لەگەڵ پرۆژەی گەشتیاری و نیشتەجێبوونەکە جوانەیەکی تاویە بێ سێڤس و چاودێریکردنەکەشی هەر بۆ ساڵانێکی زۆر لای خۆتانە بێ دوای جێبەجێکردن و ئەنجامدانی پرۆژەکانی بەردەوام خۆتان سەرپەرشتیەکەن کیت بە دڵنیایەوە ئێمە خۆمان هەر سەرپەرشتیەکەین و چاودێری پرۆژەکەکەین لە ڕووی سکوێریتی و لە ڕووی ئیداری پرۆژەکەەوە. باسی ئەو ئاوت کرد کە بە نێوان پرۆژەکەی تێپەڕێ ئەوە بووە پرسیار لام بەداخەوە بەهۆی و گرفتانی کە ساڵانێکە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆ تۆ کەمی بارانوانە ڕەنگە لای خەڵک پرسیار بێ سەرچاوم ئاوە چۆن دابینەکرێم ئاوە چۆن بێرەدا تێپەڕێکرێ پێم بڵێ ماوە لە چۆ سەرچاوەکەی دابینە بێت بەڵێ بەنیزبەت ئاوی پرۆژەکەەوە ئێمە ئێستا خەریکی بەنداوی چەقچەقین کاری تێئکرێ لە ڕێگەی ئەو بەنداوە ئاوەکە دابەشەوێ بۆ سەر ئەم زۆنانی کە وەکو خزمەتگوزاریەکە بۆ شاری سلێمانی وەکو زۆنی سێ کە ئێسامیشی تیاکەین 5 ویری گەورە لە خۆ ئەگرێ ئەم ویرانە وەکو سەدی لێە لە ڕێگەی ئەم سەدەوە ئاوەکە سەرڕێژەکات و دیمەنێکی جوانە بەخشەوە پرۆژەکە ینی بەنداوەکەش ئێوە جێبەجێەکەن بەنداوەکەی مە جێبەجێ ناکەین بەنداوەکە لەلایەن کۆمپانیکەوە سەرچاوی سەرکی ئاوەکەی ئەو بەنداوە بێ لە مەشانی بۆ زۆنەکانی خوارتی شەڕات بەڵێ بەڵێ هەر لەوە سەرچاواگرێ بۆ هەموو زۆنەکان ئەی چی چالاکێک لەناو ئاوەکەیە بێت ئەم بەڵێ وەکو چالاکی ئاوی ئێمە شارێکی یاری گەورەمان هەیە هی ئاو کە تا ئێستا بۆ حەجمە دروست نەکراوە و لەناو بینی ئەم کۆرنیشا کە ئەڵین ئاویەتە خوارەوە لەناو ئەو ئاوەیە بەلەمی تێعابێ وەکو چالاکی بەلەم بۆ هاتوچۆ و گاندن و ئێشێ لە خزمەتگوزارەکانی تریش بوونی هێڵی ترامە کە گەیەنەرە بۆ ئەم سەراوسەری پرۆژەکە بە درێژایی کیلۆمەتر نیوەکە بێت کەواتە با دو پرسیارم هەر بۆ جەنابەت بەو شێوە بیانی خەڵک ئومێدێکی زۆری هەڵچنیوە لەسەر هەوڵەکانی بەڕێزخۆبات تاڵەبانی بۆی کە لایندەیە بەڕاستی ئەم پارێزگای ئەوەدان بێتەوە باوەڕتان وایە کە ئەم کار و پرۆژانی کە دەستان پێکردوە هیچ لەم پەرواستەنگێکی بۆ دروست نابێت کە دەڵم لەم پەرلەوەی کە بەشی ئەم پارێزگایە بخورە جارێکی تر ڕێگریە ئیداریەکان و ڕێگریە یاسایەکانیش هەندێک جار ڕێگری ڕێنمایی کۆن یاسا کۆنەکان بەشێک لەمانە ئاستەنگل لە بەردەم پرۆژەکانە بەڵام بەڕێز خۆبات تاڵەبانی وەکو جێگری سەرۆگۆزیران پاڵپشتی تەواو لە سەتاسەتی سەرجەم ئەم هەوڵانەیە و ئەم پرۆسێ بە پرۆسەی خۆی ئەزانێ و پشتیوانی ئەکا و هەموو ئەو لەمپەر و ئاستەنگانەی بە ئیمزای خۆی و بە دەسەڵاتی خۆی بە پێدانی دەسەڵاتەکانی خۆی بە بەڕێوەبەرە گشتیەکانی ئەم دەڤەرە و بە سەرۆکی شارەوانیەکان داوە تاوکو ئەوەنەی بتوانن بەبێ ڕۆتین یا بەکەمترین ڕۆتین زۆرترین پرۆژە تێپەڕێن و زۆرترین هەلی کار دروست بکەن. ئەم پرۆژەیە و کاتێ دەگاتە قۆناغی کۆتایی و دەخرێتە خزمەتی هاوڵاتیان و خەڵکەوە چ کاریگەریشی گرنگ دروستەکە هەم لە سەرکەرتی و بەرهێنان هەم لە سەرکەرتی گەشتیاری لە پارێزگای سلێمانی لە دوو قۆناغە ئەم پرۆژە کاریگەریکی زۆر قوڵ و کاریگەری لەسەر گەشەی ئابووری دروستەکە لە شاری سلێمانی لە قۆناغی بنیادنانە ژمارەیەکی زۆر هەلی کار ئەڕەخسێنێ و ئێمە وەکووتمان پێشبینی ئەوەمان کردووە کە تا $1.5 سەرمایە گوزاری لەم زۆنانە بکرێت. طبعاً ئەمە مانایەکی زۆر قوڵی ئابووری هەیە زۆر کاریگەری لەسەر تەواوی سێکتەرەکانی تری شاری سلێمانی هەیە. لە قۆناغی بنیادنانە ئەتوانم بڵێم قەبارەیەکی گەورە بڕێکی گەورە لە دەستی کار لە کاریگەری ئابووری لەسەر شاری سلێمانی دروستەکە. قۆناغی دووەم کە قۆناغی تەشغیلی پرۆژەکانە لە دوای تەواو بوون ئەمانە ئێمە لەم قۆناغەدا کاریگەری ئەم پرۆژە زۆر فراوانترە بێ چونکە ئەم پرۆژانە کۆمەڵە براندی زۆر گەوریان تێدایە کۆمەڵە چالاکی بازرگانی زۆر گەورەی تێدایە کۆمەڵە چالاکی گەشتیاری بەردەوامی تێدایە ئەمانە هەلی کاری بەردەوام هەلی کاری سابت ئەڕەخسێنن بۆ بە سەدان هەلی کاری جۆراوجۆر ئەڕەخسێنن جگە لەوەی چەنەها براندی جیاوازی دەرەوە هێنێتەنەوە ئەم
پرۆژە گەشتیاریانەوە و لە هەمووی گرنگتر لە دوای تەواوبوونی ئەم پرۆژانە ڕوئیای سلێمانی لە ڕووی گەشتیاریەوە 100% ئەگۆڕێ. سلێمانی ئەبێ بە پێگەیەکی گرنگی گەشتیاری بۆ تەواوی گەشتیارانی دەروی وڵات و ناوەڕاستی خواروی عێراق، چونکە ئەمەی کە ئەم پلانی کەدان ڕێژراوە ئەتوان بڵێم لە مێژووی سلێمانیە لە هیچ پرۆژەیەکا بوونی نەبووە، هیچ پلانێک نەبووە کە پرۆژە هەیە بەم گەورەیە بەم قەبارە گەورەی کاریگەلی لەسەر ڕاکێشانی گەشتیاری بۆ شاری سلێمانی هەبێ، چونکە هەموو پێداویستەکانی گەشتیاری تێدا دەستەبەر ئەکرێ و پرۆژەیەک ئەتوان بڵم لە ئاستی عێراقا لە دوای تەواوبوونی هەر پێنج زۆنەکە وێنەی نابێ و هاوشێوەی نابێت لە گەورەی، لە پڕچالاکی، لە گرنگی، لە مستەوا بەرزی لە ئاستی ممارەسەکردنی چالاکی گەشتیاریدا. لە ساڵانی ڕابردوو ینی خەڵک لێ ئەوەیانە کریان و کە بۆ نمونە بەراوردێگەکەی لە بینی سلێمانی و ناوچەکانی دیکە هەستەکەی ئاوادانترن بۆ نمونە، بەڵام خۆشببختانە وەکو جەنابەت باست کرد بە هەوڵی بەڕێز خۆبات تاالبانی جێگری سەرۆکی حکوومەتەم پرۆژانە بەگەڕخراون، ینی گەشتبینی وەکو بەڕێوەبەر و وەکو کەسێک کە نزیکی لە دۆخەکەەوە ئایندەی گەشت و گوزار لە سلەیمانی بەرە و ئاستێکی باشتر هەنگاوانێ؟ بەڵێ بەتەکیید پێشووتریش هەر هەوڵ دراوە، بەڵام ئەم پرۆژانە وەکو باسم کرد لەسەر ڕوبەری زۆر گەورە ئەکرێ، بۆیە میکانزم و ڕێکاری زۆر ئەتوانم بڵێم معقدی هەیە بۆی ئێمە بتوانین جێبەجێ بکەین و ماوەیەکی زۆری ئەوێ هەتا چەند قۆناغێک ئەبڕێ و بگاتە ئەو ئاستەیکە ئیتر دەست بەکار ئەبن. بەڕاستی پرۆژە لەسەر چەند ئاستێکیش ئەبێ کاری لەسەر بکرێ و تحلیل بکرێ لەسەر ئاساسی مڵکیەتە، لەسەر ئاساسی ئەو سایت پلانانە ئەو نەخشانەیە کە تەقدیمەکرێت، لەسەر ئاساسی مقارنەکردنی ئایا ئەم پرۆژانە چەنە پێویستە بۆ سلێمانی. هو بەڕاستی سلێمانیش خۆی چ خەڵکەکەی چ سروشتەکەی زۆر لەبارە بۆ گەشت و گوزار، بۆیە سلێمانی دایمەن شوێنێکی گەشتیاری بووە بەڵام ئێمە ئەوەمان هەیە هەر پرۆژەیەکی گەشتیاری کە ئێستش تەنفیز بکرێت کە پرۆژەی زۆر گەورەش بن دائیمە نەبێ ئەپدەیت بکرێتەوە بە پێی ساڵ بە پێوەی کە خەڵکی سە زۆر چاوی کراوەتەوە زۆر ئەگەڕێ، بۆیە دائیمەن پێویستی بە تازەگەریە، بۆیە ئەم پرۆژانش کە بوون بە پێی ساڵەکان ئەبێ هەر تازەگەریان هەبێ بۆی ئەوەی کە هەر سەردەمیانە بمێنەوە و هەر بە پێی پێداویستی خەڵک بێ و هەر خزمەتگوزاریەکی گەشتیاری و خزمەتگوزاری گشتی بێ هەر بۆ خەڵک. خۆت مەیدانیان بەردەوام سەردانی شوێنەکانەکەی لە کەم و کورتەکانە پرسیتەوە؟ بەتەکیید ئێمە بە بەردەوامی بە دوواداچوونەکەین بۆ هەموو دامەزرا و بنکە گەشتارەکانی کە هەمانە و دائیمەن هەوڵ ئەین هەر کەسێک بێ کێشەی هەبێ گرفتی هەبێ شوێنێکی باشی هەبێ ببینرێت و قسەی لەگەڵا بکرێت و خۆشم هەر لەسەر ئەساسێکی شخصیش بێژگە لە ئەوەی بەڕێوبەری گەشت و گوزارم دائیمەن حەزەکەم خۆم بە شخصی لەگەڵ خێزانەکەما سەردانی ئەو شوێنانە بکەم وەکو هاوڵاتیەک بزانم ئەو خزمەت گوزاریانە چۆن پێشکەشەکرێ ئەو ئاستێک کە هەمانە لە سلێمانی لەسەر چه ئاستێکە لەبەرەوەی کە لە سلێمانی ئێمە ئەبێ ئیش بۆ هەموو چین و توێژێ بکەین هەموو ئاستێکمان هەبێ. بەتەکیدیش ئێمە بەوەی کە ئەبینین لە وڵاتانی دەرەوە چ سەردانمان چ ئەوەی کە ئیستا هەمووی لە موبایلەکانمانە هەموو شتە سەردەمیانەکانیان خزمەت گوزارەکانی کە بۆ هاوڵاتی پێشکەشەکرێ بە تایبەتی بۆ گەشت و گوزار دائیمەن هەوڵ ئەین ئەو شوێنانەی کە هەمانە لەسەر ئەو ئەساسە ئێمە تەقیمی بکەین و پەرپێدانی پێبین، بۆیە دائیمەن بە بینینی خەڵک بە سەردانی شوێنەکەین حەزەکەین چونکە بەڕاستی زۆر کەسمان هەیە و زۆر ئاستمان هەیە کە هیچ کەم نین لەوانەیە کە لە دەرەوە ئەکرێن، بۆیە ئێمە ئەمانوێ ئەوانە هەر نمونە بن وەکو پرۆژەکانی دەرەوە و ئێمە بەردەوام هەوڵ ئەین بۆی کەرتی گەشت و گوزار ئاستی زۆر بەرز بێتەوە و لەسەر ئەساسی کوالیتی ئیشەکەین و بەڕاستیش زۆر پاڵپشتین بۆ خاوەن ئەو پرۆژانەی کە لەسەر ئاستێکی بەرز ئیشەکەن و دائیمەنیش هەوڵمان ناوە پاڵپشت بین بۆیان و بەردەوامیشە بین لەو خزمەتەیە. کاگڕەوەند لە ڕووی ئەپدەیت و ئەو پێشکەوتانەی کە لە دنیادا هاتوۆتە پێشەوە سەبارەت بە پرۆژەی گەشت و گوزار و کەرتی گەشتیاری، هەنی هەوڵتان داوە کە بیر لەوە بکەنەوە کە خەڵکی ئەمە خولەی چییە، هەنی کە دێتە ئەم زۆنە بۆی کاتێکی خۆش بەسەربەرێ ئەو شتانی تێدا بێت کە لە خەیاڵ و ئەندێشەی ئەو گەشتیارانەیان دروست بۆ کە دێنە هەرێمی کوردستان و بە تایبەتیش پارێزگای سلێمانی، ینی شتێکی سەردەمیانەیە؟ ئەم پرۆژەیەکی سەردەمیانەیە و پرۆژەیەکی هەمەجۆر بەڵێ بە تاکیید هەمەجۆر و تێکەڵە و کۆی باسمان کە هەم گەشتیاریە هەم نیشتەجێبوونە لە پرۆژەی گەشتیاریەکەمانە بەشێکی تقریبان ڕوبەری 500,000 مەتر دووجات دابین کراوە بۆ پرۆژەی بازرگانی و لە ناو پرۆژەی بازرگانیە شوێنی تایبەت ئامادەکراوە کاری دەستی خۆماڵی
و شوێنی تایبەتمان ئامادە کراوە بۆ هۆڵی کراوە و بۆنەکان کە ئەمە هۆڵێکی کراوەیە بۆ بۆنە و ئاهەنگ و کۆنسرت لە ناو پرۆژەکە ئامادە کراوە کە ڕووبەرەکەی 1600 متر دووجایە نزیکەی 1000 کەس بۆ 1200 کەس لە خۆگرێ و بەشێکی تایبەتی تری پرۆژەکەمان ساحەی کراوەیە لە ناو پرۆژەکەیە و کافێ و ڕێستۆرانت و کافێ و ڕۆستۆرانت و مۆڵ و براندە جیهانیەکان لە خۆگرێ لە شوێنە بازرگانیەکانمانە. بەشێکی تری پرۆژەکەمان لە ناوەڕاستی پرۆژەکە دابینمان کردووە بۆ مۆزەخانەیەکی مۆدرنی دیجیتاڵی کە مێژوو ڕەسەنایەتی کوردی لە ناو مۆزەخانەکە پێشکەشی گەشتیارانەکرێت کە ئەمە بۆ گەشتیاران شتێکی جیاوازە. کاک ژیر ئەوانەی کە باسی کرد بەڕاستی جێگەی دڵخۆشی بوون کە پرۆژەکە لە ئاستێکی پێشکەوتوایە و لەگەڵ پێشکەوتنەکانی سەردەم ئەڕوات. ئەتوانی پێم بڵێ ینی کۆی پرۆژەکە کە بە زۆنەکانی تریشەوە کە ئێوە جێبەجێ ناکەن سەرجەمی کە تەواوە بەیانی پرۆژێکی گەورە و ناوازە دەرەچێت بە چاوەڕێیەکی کە پێشخستنی کەرتی گەشتیاری بە دوای خۆی دابێنە لە سلەیمانی؟ بەڵێ بەنسبەت ئەو بابەتەوە ئێمە پرۆژەکەی کە دروستی ئەەکەین 460 دۆنمە بەڵێ کە ئەم بوارانەی کە باسمان کرد بوارێکی جیاوازن کە تا ئێستا نەبووە لە شاری سلێمانی و تەواوی عێراقیشە بەهۆی ئەم پرۆژەیەوە ئەکات کە سلێمانی بباتە قۆناغێکی نۆ لە ڕووی کەرتی گەشت و گوزار و بازرگانیەوە زۆر تەسیرێ بێ گەشتبینی بەوەی کە پرۆژەکە سەرجەمی لەوادەی خۆیان تەواو بێت. وەکو دیارە جێگری سەرۆکی حکوومەت کاقوا تاڵبانی خۆی سەپەرشتی پرۆژەکە ئاکە ئینشاءڵا چاوەڕی ئەوەکەین لە کاتی دیاریکراوی خۆیان زووتریش تاوا بێت. ئەو کە ئەستافی لێرەی شەکەن هەمویان دەستی خۆماڵین بەنی کۆمپانیاکە بە دەسوو پەنجەی کرێکاری خۆمان ئیشەکانەکرێت زۆربەی زۆری خۆماڵیە و بیانیشی تایە بەڵام ئەکسەرێتیان خۆماڵیە بەڵ هەڵکەوتی شوێنەکە بۆ زۆر نەبووتە لەم پەریانی خۆشیە بەدەسەوە ئیشکردن لە ناوچەکە وەڵایی تەوان لە سەرەتاوە کە دەستمان پێکرد جارێ بەس خەریکی پاکردنەوە بن بەڵێ کورسی خۆی زۆر ئەراوەڵا ئەنی ئێستا لە قۆناغی پاکردنەوە تێپەڕی لە قۆناغی پاکردنەوە تێپەڕێنەوە و دیارە ئێستا دەستمان کردووە بە دروستکردنی دوکانەکان. لە کۆتایی بەرنامەی سۆراغدا دەمەوێتان پێ بڵێم کە بەڕاستی جێگەی دڵخۆشیە بۆ من کە بینیم پرۆژەیەکی جوانی ناوازەی گەشتیاری بەڕێگاوێ بۆ پارێزگای سلەیمانی کە بەڕاستی پرۆژەیەکە تەواو سەردەمیانە تەواو جیاواز وە فرەچەشن و فرەلایەن لە زۆر ڕۆوە کە دەکرێت ببێتە سەرچاوەیەکی بەهێز و باش بۆ ژێرخانی ئابووری سلەیمانی. هیوادارین کە پرۆژەکە لە وادەی دیاریکراوی خۆیدا تەواو بکرێ و ئەو زۆنانی کە 5 زۆنە پێکەوە گرێدراوی یەکترن کۆمپانیەکان بتوانن بە باشی کارەکانیان ئەنجام بدەن و حکوومەتیش پاڵپشتیان بێ. وەک خۆیان باسییان کرد کە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ سەرپەرشتی ئەم پرۆژەیە دەکا و بەڵێنی ئەوەشی داوە کە پرۆژەکە پەچی نەکەوێ و لە وادەی دیاریکراوی خۆیدا تەواو ببێت و پاڵپشتی ئەو کۆمپانیانە بێ کە لێرە سەرقاڵی کارکردنن. ئەمی پشتی من بەشێکی ئەو دیمەنانەیە و هیوادارم لە ئایندەدا کاتێک دەین پرۆگرامێک دەکەین لەسەر تەواوبوونی پرۆژەکە و دیمەنە جوان و ناوازەکانی پرۆژەکەتان پیشان بدەین. سوپاس کە تاوەکو ئێستا بینەری سۆراغ بوون هەر شاد و بەختەوەربن.